بۆیە ئەفەرمێ دوو جۆر کەسمان هەیە لەناو بەنی ئادەمە، کەسێکمان هەیە فاضیل و بەڕێز و گەورە، کەسێکیشمان هەیە بە پێچەوانەی ئەو. ئەفەرمێ ئەو کەسێکەوە فاضیل و گەورەیە کاتێکەوە ماڵ و داهاتی هەیە ئەوە نییە دڵخۆش بێ ماڵ و داهاتەکەی و هەموو شتێ لە ماڵ و داهاتەکە ببینێ، نە، زۆر کاتێک کە ماڵ و داهاتەکە ئەبینە فەرمێ یەنقەبض، کاتێک کە ئەی بەخشێ دڵی خۆش ئەبێ و دڵی گەش ئەبێ و چاوی ڕوون ئەبێت. ئەفەرمێ ئەم کەسێکەوە فاضیلە کە ماڵەکەی کۆ ئەکاتەوە مەبەستی ئەوە نییە خودی ماڵەکە زیاد کە لای خۆی، نا، تەنها ئەوێ مەکاسیبی گەورەی دەستگیر بێ، ئەوێ مەحمەدەی لەناو خەڵکە، خەڵک سوپاسی بکە بۆیە ئەبەخشێ، ئەڕێژێ بە دەور و بەریا حتا وەکو ئەو مەحمەد و گەورەیە دەستگیر ئەبێ. ئەفەرمێ ناتوانێت ماڵ لە لای خۆی کۆکاتەوە و جەمیکە تەنها لە پێناوی ئەوەی نەبێ کە بیبەخشێ لە پێناوی خوایە و بەخشیکە بەسەر خەڵکە. بۆیە نەظری کوڕی جوئیە فەرموویەتی درهەمێکی لێدرا و لەناو کیسی ئێمە ناوەستێت و ئۆقرە ناگرێ، یەکسەر دەرئەچێت و ئەڕوا. ئەگەر ڕۆژێکیش کۆمەڵێ درهەم لە لای ئێمە کۆبووە تەنها لە پێناوی ئەوەیە کە مەعروف و چاکەکاری پێ بکەین لە ڕۆژێک لە ڕۆژەکانە. ئەمە کەسێکی فاضیلە کە ئەبەو شێوازە لە ماڵ ئەڕوانێ، کەسێکی نافاضیلیش کاتێکەوە کۆی ئەکاتەوە ماڵەکەی زۆر دڵخۆشە بێ و لە کاتی بەخشینە زۆر بە زەحمەت ئەی بەخشێ، چونکە ئەو ماڵی تەنها لە پێناوی ماڵە ئەوێ. زۆرن ئەوانەی کە ماڵیان لە پێناوی ماڵە ئەوێ، زۆریشن ئەوانەی کە ماڵیان لە پێناوی بەخشینە ئەوێ. ئەگەر ماڵ تەنها لە